بڵێن سەدام حوسێن مەغرور بوو داوای سەرکەوتنیە کرد بە هەموو جۆرێ گوێی لە کوشتار و سەرباز و ئەوانە تاکتیکی سەربازیوانە نەبووە هەر لێی تێناگەی بە هیچ جۆرێکی چونکە سەدام حوسێن ئەگەر لە تەکتیکی سەربازی تێبگەشتایە یاسای کشانەوەی هەڵناگرت لە سوپای عێراق کە هەموو جیهان کام جێی شتەوێتن ئەما خوێنێ جێبەجێەکە جێبەجێکە کشانەوە دوو یاسای هەیە یاسای یەکەمی دەرچوون لە شەڕێکی دۆڕاو خۆی زەرەر و زیانی زیاتر نەدەی الخروج من معركة خاسرة دەرەچی لە شەڕێکە تۆ دۆڕاوی ئەبێ و سەربازانت ژیانیان بپارێزی و بکشێتەوە لە ناوچەیەکی تر خۆت قایم بکەی بتانی ئیعادەی تەنزیم بکەیتەوە هێزت پێ بگای یارمەتیت پێ بگاتن ئەو شۆنە وەربگریتەوە ئەمە یاسای یەکەمی یاسای دووەمی کشانەوە پێوترێ ڕاشێشانی دوژمن بۆ ناوچەیەکی باش کە کۆنتترۆلی کەم و لە ناوی بدەم سەدام حوسێن ئەیوت ئێمە یاسای کشانەوەمان نییە ما عندنا قانون انسحاب هەر ئەبێ بڕۆیت و هەرە بێ بڕۆیت ئەوە بووە هۆی ئەوەی کە تۆ لە 2 ساڵی شەڕە 75,000 سەربازت لێ بکوژرێتن لە دووەم ساڵە بەڵێ 75,000 سەرباز 75,000 سەرباز بە دیل و بە کوشتار و بە بزربوو مەفقود